دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی عێراق بۆ دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران شەقامی عێراقی وروژاند و لە بەغدادی پایتەخت خۆپیشاندان و ناڕەزایی هاوڵاتیانی لێکەوتەوە و داوا دەکەن هەر سێ سەرۆکایەتێکی عێراق بە بڕیارەکەیاندا بچنەوە لە کاتی خۆیدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی عێراق ئەنجام بدەن. پەرلەمانتارێکی عێراقی دەڵێت هەر سێ سەرۆکایەتەکە بە بیانووی شەڕی داعش هەڵبژاردنەکانیان دواخست و قەیرانی دارایی و ململانەی سیاسی کۆمەڵێک هۆکارن بۆ ئەوەی هەڵبژاردننی پێدوا بخرێت. ڕەنگە هۆکاری سیاسیش هەبێت لە پشتی ئەمانەوە، ڕەنگە لە ئێستا لە بەرژەوەندی هەندێک لە نەبێت بۆ هەڵبژاردن. مە پێمان وایە ئەمە دژ بە پرۆسی دیموکراسیەت و دیموکراسیەتە بێت لە عێراقا بەڕاستی، بەڵام لە هەمان کاتە دیارە موبەرەکانیش ئەوەن کە ئێستاکە انتخابات نەکرێت. کەرکووک دیارە بەپی ئەوەی کە ئێمە کارمان لێ کردووە لە عێراقایەوە لە هەوڵی ئەوەین کە بە قەرارێکا دەربچین کە کەرکووک بە هەمان شێوەی شارەکانی دیکەی عێراق ئەگەر انتخابات بکرێت انتخاباتی کەرکووکش بکرێەوە، ئەگەر لە شارەکان دیکەی عێراقش نەکراوە کەرکووکش با نەکرێت، بەڵام ئەبێ بگەینە سیغەیەکی تەوافقی لەگەڵ لایەنەکانی دیکە. لە خولی ڕابردووی هەڵبژاردنەکانی عێراق دەنگدان بۆ ئەنجومەنی نوێنەران و پارێزگاکان بەڕێوە چوو، ئەمەش بە پێی یاسای هەڵبژاردنەکانی عێراق هەموو 4 ساڵ جارێک هەڵبژاردن لە عێراق ئەنجام دەدرێت. بەرپرسی هەڵبژاردنەکانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پەرلەمانی عێراق مافی دواخستنی هەڵبژاردنەکانی هەیە و دواخستنی و هەڵبژاردنانەش لە بەرژەوەندی چەند پێکهاتەیەکە لە عێراق با تایبەتی سوننەکان چونکە لە ناوچەکانیان شەڕی داعش هەیە. بۆ کەرکووکیش دەڵێت دەرفەتێک دەدات بەلایەنەکان تا بتوانن یاسایەکی تایبەت لە بەغداد لە بەرژەوەندی شاری کەرکووک دەربکەن. سەبارەت بە یاساکە یعنی بەپێی یاسای ژمارە 36 ڕێکخراوە کە ئەبێ هەموو 4 ساڵ جارێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێ، بۆیە ئەوان ناتوانن تەعجیلیکەن بەبێ پەرلەمان، ئەبێ پەرلەمان تەسویتی لەسەر کا و یاساکە تعدیل کرێ. سەبارەت بە کەرکووک یعنی پێم وایە تا ڕادەیەکی باش ڕەنگە قازانج بێ بۆ کورد یاخود بۆ لایەنە سیاسەکان یاخود بۆ نەتەوەکانی کەرکووک، چکە ئێستا حەویجە ئازاد نەکراوە. وا بڕیار بوو لە ساڵی داهاتوو لە کاتی خۆیدا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و پارێزگاکان ئەنجام بدرێت، بەڵام بە بیانووی شەڕی داعش و سەرقاڵی عێراق و هێزە چەکدارەکان بەو شەڕەوە و تێچوونی شەڕەکە و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچە داگیرکراوەکان لەلایەن هێزە عێراقیەکانەوە هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیان دواخست بۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.